ژیان لە هەرێمی کوردستان ڕۆژ لە دوای ڕۆژ قورستر دەبێت و قەیرانەکان کۆتاییان نایەت و بەردەوام لە زیادبووندان. کابینەی نوێمی حکوومەتی هەرێمیش ڕۆژانە لە ڕێی میدیاوە سەرکەوتنی خۆی لە سەرجەمکایەکاندا ڕادەگەێنێت. ئەوەی حکوومەتی هەرێم لە زاری وتەبێژ و وەزیر و بەرپرسەکانیەوە لە ڕێی کەناڵەکانیەوە ڕایدەگەێنێت. پێشکەوتن و خۆشگوزەرانی و بالیکترۆنیکردن و دروستکردنی پرۆژەی ستراتیژی نوێ و هێنانی هێڵی شەمەندەفەر و فراوانبوونی ئازادیەکان و کارەبای 24 کاتژمێر و پاڵپشتی بەرهەمی ناوخۆیی و گەشەی بەرچاوی مافەکانی مرۆڤ و چاکسازی ڕیشەییە کە ژیان بەرەو خۆشگوزەرانیەکی هێندە بێوێنە دەبات کە ڕەنگە گەنجەکانی پەنابەر لە وڵاتانی دەرەوە پەلکێشی گەڕانەوە بۆ هەرێم بکات. بەڵام ئەوەی لە دەرەوەی میدیا و لێدوانەکان و لەسەر ئەرزی واقع دەبینرێت ڕۆژ بە ڕۆژ گرانبوونی زیاتری نرخی کاڵا و خۆراک و سوتەمەنی و دەستدرێژی کوڕ و پاسەوانی بەرپرسان و زیاتربوونی چەند هێندەی باج و خەراج و هەڕەشی بڕینی موچە و داڕوخانی کەرتی تەندروستی حکومی و بە تایبەتکردنی خزمەتگوزاریەکان و کۆچی بە لێشاوی گەنجانە. ئەم حکوومەتە لە سایە حیزبە حکومڕانیەکانیدا ئەگەرچی خۆی وەکو حکوومەتێکی بەهێز و پێشەنگ بە بەراورد بە حکوومەتی عێراق نیشان دەدات، بەڵام تا ئێستا لە زۆربەی کارەکانیدا پشت بە بەغدا دەبەسێت و نەیتوانیوە لەسەر پێی خۆی بوەستێت. سەرەڕای ئەوەی لە ئاستە و خزمەتگوزاریانەدا دەستەوەسانە کە حکوومەتی عێراق بەو هەموو کێشە و قەیرانانەوە ڕوبەڕووی دەبنەوە پێشکەشی هاوڵاتیەکانی دەکات. لە نمونەی و خزمەتگوزارانەش کە حکوومەتی عێراق پێشکەشی هاوڵاتیان و موچە خۆرانی خۆی دەکات، بوونی موچەیە بەبێ لێبڕین و مانگانە لە کاتی خۆیدا و کەمترین موچەی خانەنشینی 400,000 دینارە. بەڵام لە هەرێم موچە ئەستەمە 2 مانگ لە هەمان کاتدا بدرێت و بەردەوام هەڕەشەی لێبڕین و دواکەوتنی لە ئارادایە. هەروە هەر موچە خۆرێکی عراقی دەتوانێت نزیکەی 100 موچە بەیەکەوە وەربگرێت و فەرمانبەران لە کاتی خۆیاندا پلە بەرزکردنەوە و سەرموچەی شایستەیان پێدەدرێت. ساڵانەش بەپێی یاسای بودجە ژمارەیەک لە دەرچوانی زانکۆپەی مانگاکاندا دەمەزرێنرێن. هەر قوتابیەک لە عێراق مانگانە بڕێک دەرماڵە وەردەگرێت. ئەمانە لە هەرێم بوونیان نییە یان ساڵانەکە ڕاگیراون. هەر هاوڵاتیەکی عێراق دەتوانێت لە بانکی خانوبەرە بڕی 25 ملیۆن دینار وەک پێشینەی خانوبەرە وەربگرێت، سەرەڕای پێشینەی هاوسەرگیری و کشتوکاڵی و چەند پێشینەیەکی دیکە. بەڵام سەرجەم پێشینەکان لە هەرێمی کوردستان چەندین ساڵە ڕاگیراون. شۆفێران و هاوڵاتیانی عێراق دەتوانن بەردەوام هەر لترێک بنزین بە 450 دینار و بتڵێ غازی ماڵان بە 7,000 دینار بکڕن. هەر خێزانێکیش لە مانگە ساردەکانی ساڵدا نزیکەی 3 بەرمیل نەوتی سپی پێدەدرێت تەنها بە 30,000 دینار بۆ هەر بەرمیلێک. لە کاتێکدا لە هەرێم هەر لترێک بنزین بە 950 دینارە و یەک بتڵی غازی ماڵانیش بە 8500 دینارە و نرخەکانیشی بەردەوام لە بەرزبوونەوەدان. سەرەڕایەوەی لە هەرێم حکوومەت نەوتی سپی بەسەر ماڵاندا دابەش ناکات و چاوەڕێی دەستی بەغدایە. هەموو ئەمانە پێمان دەڵن کە ماشەنە ڕیکلامەی حکوومەت بۆ پیاڵدانی خۆی بەگەڕی خستووە، جگە لە پڕوپاگەندەی میدیایی چی دیکە نییە و حکوومەت و پیاڵدانەکانی لە دۆڵێک و ژیان و گوزەرانی سەختی هاوڵاتیانیش لە دۆڵێکی دیکە.